فستیڤاڵی تەندروستی بەڕێوەچێت لە هەرێک لە شارەکانی هەولێر، سلێمانی، دووە، کۆیە. ئەم فستیڤالەوە بۆ ماوەی 10 ساڵە کاری تیاکرێ خۆت بەڕێوە برێت لەلایەن ڕێکخراوی IFMSA کە ڕێکخراوێکی فدراسیۆنی نێودەوڵەتی قوتابیانی دەرمانسازیە لە هەرێمی کوردستان. کەسانێک هەن کە دڵسۆزانە لەو بوارەدا کارەکەن. ئەم ڕۆژ فستیڤالەکە بەڕێوەچێ هەڵبەت بە ئامادەبوونی کەسانی بەرپرس وەزیری تەندروستی. مەبەست لەم فستیڤاڵانە یاخود ئەم جۆرە فستیڤالە کە ئەوەندە بەردەوامی هەیە بۆیە کە هۆشیاری تەندروستی لەناو هاوڵاتیاندا بڵاو بکرێتەوە. بۆی کاتێکە کەسێکمان لە شوێنێکی گشتی یاخود لە ماڵەوە تووشی ڕووداوێکە بیان لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی تێکەچێت بتوانین هیچ نە ئەوەندە هۆشیاری تەندروستیمان هەبێت کە هاوکاری بکەین کە یارمەتی بین. بۆیە ئامانجی سەرەکی ئەم فستیڤالە و ئەم کەسانی کەش لە فستیڤالەکەدا بەشداریەکەن بۆ ئەوەیە. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان وەلید مۆفەق کە سەرۆکی بەشی هەولێری IFMSA لەگەڵ خاتوو نالین جوتیار کە ئەندامی ڕێکخراوەکەیە میوانداریمان کردو و لێرە لەگەڵمانە بن تا گفتوگۆ لەسەر فستیڤالەکە و لەسەر ئامانجی فستیڤالەکە و هاوکات لەگەڵ ڕێکخراوەکەشدا بکەین. بەخێر بن بەیانێکی باش ڕۆژێکی باش بۆ ئێوە. زۆر سپاس. ئینشەڵا ئەمڕۆ ڕۆژێکی باشە بێ فستیڤالەکەتان سەرکەوتووە بێ. زۆر سپاس. پێم خۆشە سەرەتا پێشەوەی باسێکی فستیڤالەکە بکەین لە ڕێکخراوەکەەوە دەست پێ بکەین بزانین کار و چالاکیەکانی ڕێکخراوەکە چییە کاکوەلی باس بکەین. سەرەتا حەز دەکەم لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوەکەمانەوە دەست پێ بکەم. خۆشە. ڕێکخراوەکەمان یەکەم جار لە ساڵی 1950 لە وڵاتی دانیمارک دامەزرا و دواتر ئەندامی ڕێکخراو پیا بوو کە ئێستا لە 132 وڵات بە 132 ناو ئەندامی ڕێکخراوی IFMSA هەیە و بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە یەک لەوانە IFMSA کوردستانە. IFMSA هەروەک باسم کە ڕێکخراوەکی نێودەوڵەتیە کە تەنیا قوتابیانی پزیشکی بەڕێوەی دەبن. کار و چالاکیەکانمان زۆر بواردەگرنەوە لەوانە تەندروستی کۆمەڵ و لە جەخ لە لایەنی ئەکادیمی و لایەنی پەروەردەی قوتابیانی پزیشکی دەکەنەوە و لە هەمان کاتدا ستانی کۆمیتێکمان هەیە بەشێکمان هەیە کە کار لەسەر مافی مرۆڤ دەکات و چەندان بەشی تریشمان هەیە بەس ینی ئەوانە بەشە سەرەکیەکانمان. باشە. ئێوە بۆ ئەوەی کە بەردەوام بن یاخود کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان لە هەرێمی کوردستان بەرفراوانتر بێت چی کاریگەریەکێ بێ کە لە فستیڤالێکی لەو جۆرەدا کار بکەن؟ فستیڤالێکی لەو جۆرە کاریگەریەکەیەوە دەبێت کە یەکەم شدەمە زیاتر خەڵک هۆشیار دەکەینەوە سەبارەت بەو نەخۆشیانێک کە باون لە کوردستان و لە هەمان کاتدامە لە ڕێگەی ئەو فستیڤال و ئەو جۆرە چالاکیانە دەتوانین ئەو نەخۆشیانە دیاری بکەین لە ناو کۆمەڵ کە لەوانەیە ئەو کەسە خۆی هەستی پێ نەکە خۆی درچ پێ نەکردبێ بەڵام ئێمە لە ڕێی ئەو جۆرە چالاکیانەوە دەتوانین دیاری بکەین بۆی. دروستە. خاتوو نالین فستیڤالەکە بە دیاریکراوی ئەمڕۆ کاشمر چەند دەست پێەکە کار و چالاکیەکانتان چییە بێ لەو ماوەیەدا؟ فستیڤاڵی ئەمڕۆ یەکەمین ڕۆژ دەبێت لە فستیڤاڵی تەندروستی لە کاتژمێر 5 ئێوارە تاواکوونەوە لە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان دەست پێ دەکات بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێتن. فستیڤاڵەکە بە شێوەیەکی سەرەکی وەکو بڵێ جەخت لەسەر 15 جۆر نەخۆشی باو دەکات کە لە ناو خەڵکادا باوە و تستی خێرای بۆ دەکرێت بە هەمانگی لەگەڵ سنتەری میدیای پزیشکی. جا ئەم تستانە هەم لە هەمان کادا تستی نەخۆشیەکە بۆ دەکرێتن و لە هەمان کادا جەخت لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک دەکەین دەربارەی ئەم نەخۆشیانە و جا لە کاتی تستەکانیشدا ئەگەر بێت و هەستمان کرد کە وەکو بڵێ نەتیجەی جدی هەبوو لە نەخۆشەکانە ئەوە فۆلۆئەپ دەکرێتن لەلایەن سنتەری میدیای پزیشکیەوە. لە هەمان کاتدا بە شێوەیەکی گشتی فستیڤالەکە خۆی چەندین کار و چالاکی دیکەش لە خۆ دەگرێت چەندین بازاری دەستپێشخەری خۆماڵیمان دەبێتن و کە وەکو بڵێ پاڵپشتی کاری خۆماڵی دەکات لە هەمان کاتدا چەندین یاری هزری و خەڵاتکردنمان دەبێتن بە ئەو کەسانی کە تیادیا دەیبنەوە و بە میوانداری بەڕێزان وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی دەبێتن. جا فستیڤالەکە هەمووی بەگشتی دەتوانین بڵین کە سوودێکی گرنگی دەبێتن هەم لەلایەنی هۆشیاریەوە هەم لەلایەنی تەندروستیەوە. باشە بەشدار بۆکان کێنەوانەی کە پشکنینەکانەکەن بە گشتی هەموو ئەوانەی کە ئەندامن لەو چالاکیانی ئەمڕۆ ئێوە ئەنجامێن.
بەڵێ بەگشتی خۆمان ڕێکخەری ئەم ڤیستیڤالە و ئەوانەی کە کاری لەسەر دەکەین هەر خۆمان قوتابی پزیشکین بەڵام ئەوانەی کە تێستەکان دەکەن و فۆلۆئەپەکان دەکەن هەموو کەسانی لێهاتوون و شارەزان لە بواری پزیشکی وەکو سنتەری میدیا پزیشکی هەموو ئەوان تێستەکان جێبەجێ دەکەن. ئەمڕۆ لە هەولێرەکرێ بەنیازن بی بە نەشارەکانی دیکە خۆی هەر ساڵ لە هەمان کاتدا لە هەمان لە پارێزگای جیاوازا دەکرێتن ئێمە لایانی هەولێر ئێستا دەست پێ دەکەین لە هەمان کاتدا لە دهۆکیش هەیە لە ینی هەر هەمان ڕۆژ ئەمڕۆ لە دهۆک و لە سلێمانیش ئەم کاراکرێ لە هەمان ڕۆژ وەکو بڵێ بە هەمان ساڵ لە هەمان کاتدا دەکرێت بڵێ سەرکەوتوو بن باشە ئەندامانی ڕێکخراوەکەی ئێوە کاگوالێت لە کێوکێک پێک هاتوون یاخود و کەسانەی کە ئەتوانن ببنە ئەندام لای ئێوە کێن خۆی بە شێوەی گشتی ئایFMSی نێودەوڵەتی قوتابیانی پزیشکی گشتین بەڕێوەی دەبن بەڵام لە کوردستان و لە چەند دەوڵەتێکی تریش قوتابیانی دەرمانسازی و ددانسازیش دەتوانن ببن بە ئەندام بەڵام وەکو بەڕێوە بردن تەنها قوتابیانی پزیشکی گشتین. باشە لە فراوانبوونە ئەندامانی ڕێکخراوەکەتان یاخود دیاری کراوە زۆر زۆریش لە فراوانبووندا یعنی ئێستا چەند ئەندامتان هەیە؟ ئێستا لە هەموو کوردستان نزیکەی 1500 ئەندامانە ئەندامتان هەیە بەردەوام چالاکن بەردەوام چالاکن ئەو ساڵ بەس لە هەولێر نزیکەی 65 پرۆژە کرا لە یەک ساڵ و لە هەموو شارەکانی کرد ینی دەتوانم بڵێم لە دەوری 55 بۆ 70 پرۆژە کراوە لە هەر شارێک. باشە هەر چالاکێکی تەندروستی یاخود پرۆژەیە فستیڤالە بکرێ ئێوە توانن هاوکار و سەپۆرتی بکەن ئەگەر پێویست بێ بڵێ ینی ئەگەر بزانین کە سوودی هەبێت بۆ کۆمەلگا و چالاکێکی باش بێ ئێمە هەموو کات بەردەوامی لە چالاکیەکانمان و یارمەتی دەدەین. زۆر باشە پەیوەندی خوێندکارانی بەشی پزیشکی چییە لەگەڵ ئەم جۆرە فستیڤالە یاخود لەگەڵ ڕێکخراوەکان کە پەیوەندێکی باشیان هەیە یاخود خوێندکارێک کە لە کۆلێژێکی پزیشکی بڕوانامە وەرەگرێ و دەرەچێت تەنها بیر لەوە کاتەوە کە بتوانێت ببێتە خاوەن وەرەنگەیەکی خۆی یاخود لە بوارەکەی خۆی ئیش بکات ئەمە تا چەند ڕەنگی داوەتەوە لەوەی کە بەشداریش بکات لە جۆرە فستیڤال و پرۆژێکی ئاوا خۆی من گەر پێت بڵێم لەلایەنی ئێمە کە وەکو قوتابی پزیشکی لە گەشتی بوون بە پزیشکمانە لە لایەنی ئەکادیمی و زانستیەوە خۆمان لە وەکو بڵێم بوون بە پزیشک لە کۆلێژەوە فێرەبین بەڵام ئەوەی کە ڕێکخراوی ئایFMSی خۆمان کە سوودی بە ئێمەی قوتابی پزیشکی گەیاندووە ئەوەیە کە ئەمە هەر لە سەرەتای ڕێگەکەمانەوە تێکەڵ بە کۆمەلگە ئەبین تێکەڵ بە کێشەکانی کۆمەلگە ئەبین تێکەڵ بە خەڵک ئەبین و کێشە تەندروستیەکانیان هەم لەلایەنی تەندروستیەوە هەم لەلایەنی مافی مرۆڤەوە کەواتە ئەمە کۆنتاکتمان دەبێتەوە لە تەمەنێکی بچووک لە هەر لە سەرەتاوە تاوەکو بتوانین لەگەڵ خەڵکا تێکەڵ بووین دوای ئەوەی کە بووین بە پزیشکی تەواو بووینە خاوەن نۆرینگەی خۆمان ئەو کاتە بتوانین شارەزای تەوامان لە کۆمەڵگەکەمان شارەزای تەوامان لە خەڵکی کوردستانە هەبێ بتوانین بە چاکترین شێوە خزمەتیان بکەین و لێیان تێبگەین پێش ئەوەی بیر لە پزیشکی و لایەنی ئەکادیمی و تەندروستیەکەی بکەینەوە بیر لە خۆیان بکەین وەکو خەڵک. باشە بەو پێی ئەزمونێکتان هەیە لە ئەم جۆرە فستیڤالانە لە ئەنجامدانی ئەم چالاکیانە تا چەند هاوڵاتیانی ئێمە لەگەڵ ئەو فستیڤالانەدا پەیوەندی دروستەکەن یاخود دیەن سەردانتانەکەن بۆ نمونە لەو شوێنە گشتی ئێوە هەڵتان بژاردووە خەڵک سوودمەند دەبێت لی کاریگەریە بێت لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕووی تەندروستیەوە بێگومان تەبان هەرچەندە ئەو شوێنانەی کە ئەمە یەکێک لە ئەو شتانەی کە جەخت لەسەر دەکەینەوە کە لە شوێنێک بکەین بتوانین بگەین بە زۆرترین ژماری خەڵک لە کۆمەلگەکەماندا تاوەکو بتوانین ینی چەند بتوانین هۆشیارکردنەوەکەمان زیاتر بگرێتەوە خەڵک بۆیە ئێستا وەکو بزانین کە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان شوێنێکی گشتیە و دەتوانین بگەین بە زیاترین ژماری خەڵک تا بتوانین هەرچەندە ڤیستیڤال و چالاکی تریش بکەین هەردەم ئەو شوێنانە هەڵدەبژێرین کە بتوانین بگەین بە زیاترین ژماری خەڵک تاوەکو بتوانین بە چاکترین شێوە هەم هۆشیاری بکەین و هەم نەتیجەشمان هەبێت لەو کاری کە دەکەین. بۆ هیواین باشە کاگوەلی دەزانین لە ناو هەرێمی کوردستان و بەگشتیش کێشەی تەندروستیمان هەیە لە ڕووی دەرمانەوە بێ لە ڕووی دابینکردنەوە بێ زۆرجار نەخۆشخانەکانمان دووچاریەوە بێتەوە ئێوە تا چەند کاریگەریتانە بێت ڕۆڵتانە بێت لە ئەو کارە تەندروستیانەدا. ڕاستە کار و چالاکیەکانی ئێمە سەرەتا کە پشکنین بۆ هەر نەفرێک دەکەین کە نەخۆش بێ یاخودنا ئەگەر دەرچوو کە شتێکێ ئەنی لە تێستەکانی کە زۆر باش نییە ینی لەوانێ خەلە لە شتێدابی
لەو حالەتە ئەمە فۆل ئاپەکەشی هەر لەسەر ئەستۆی ئێمە و یاخود سپۆنسەرەکانمان دەبێت یعنی دواتر چارەسەر و هەتا ئەو نەخۆشەیە چاک دەبێت و یاخودێتەوە ڕێڕەوی ڕاست بە هەموو شێوەیەک چارەسەرەکەی لە ئەستۆی ئێمە و بەو شێوەیە دەتوانم بڵێم ڕێگای شترمان دابین کردووە بۆ چارەسەر بۆ کەسانی کە ناتوانن بۆ خۆیان دابینی بکەن بۆ هیوایان بەردەوام بن پێم خۆشە پەیامی خۆتان بڵێن بە هاوڵاتیان لێرەوە بە تایبەتیش بۆ فستیڤالێکی ئەمڕۆتان پەیامی ئێمە بۆ خەڵک ئەوە دەبێتن کە ئێمە وەکو قوتابی پزیشکی ئەو کارەمان لە ئەستۆ گرتو کە لە ئێستاوە پەیوەندی لەگەڵیانە دروست بکەین و لەگەڵیانە کۆنتاکت بکەین و بتوانین لە ئێستاوە خزمەتیان بکەین جا ئەوەی هیوامانە کە هەمان هەست هەبێ بەرامبەرمان هەمان کارداوانە هەبێ بەرامبەروان ئەوانیش وەکو ئێمە بە هەمان شێوە پاڵپشتیمان بکەن تاوکو بتوانین ئێمەش بە جوانترین شێوە خزمەتیان بکەین و سوودیان پێ بگەینین چونکە ئێمە ئیتر نازانی لەوانەیە ئەمڕۆ هەر لە ناو کاتی تێستکردنەکەیە زۆر کەس سوود پێی بگاتن و لەوانەیە بە هەندێک ڕاستی بگات و بە هەندێک شتێ بگات کە خۆی هەستی پێ نەکرد بێ وەکو کاکوەلی گوتی بەڵێ دروستە من خۆشحاڵ بووم زۆر بەخێر بێن خاتونالیم کاگوەلی بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە فستیڤالەکەتان ئەمڕۆ بە شوەیەکی باش و سەرکەوتوانە کۆتایی بێ خۆشحاڵ زۆر سپاس